هاتنی وەرزی زستان و سەرماوسۆڵە گرفتی تەنیا بۆ گەڕەکە بێ خزمەتگوزاری و هەژار نشینەکان دروست نەکردووە، بەڵکو نەبوونی شەقام و ڕێگەوبان و خزمەتگوزاری بەگشتی علوەی سەوزە و میوەی هەولێریشی گرتووەتەوە. ئێرە علوەی سەوزە و میوەیە لە هەولێر لەگەڵ هاتنی وەرزی زستان و بارینی چەند لۆپە بارانێک سەرتاپای دەبێتە قوڕ و لیتا. سیارەکە بینی دەڕێگریتن باری بارەکان برێ ڕێ بکۆڕێ کوڕێ ناکەێت و ئارەبانە تێک حاسێ بیتن پیسە و گومگەشی زۆر پیسە نەکدا شەروارەشی دەسەر سەروارە شەکەمەوەی بەشکمێ نەکەن بێ نوێژ نەبووم. ئارێ وەڵا ئارێ وەڵا پێشەما خای نەکەنەوە بەرزڵاوی خۆی لێتێت مەزرای نییە هەر ستار دەورە سڕێت مەزرام نەدیتە زادەشی باش نیە وەڵا گومرگەشی بڕێک بێس حەتە یا ڕاستی دەهۆک زۆمانە زۆر خاوێنێت لەبەرەوەی گومرکان گەورەیە زۆر گەورەیە ئێرە هاتە مەشک هەموو دەباڵیدایە ئەوە هەری قەدیمە لێ ئەوانی بەکو پێویست بەکووان دوست نەکراوەشی ئەوەی ئەنی مۆدل نوێ نییە ئەوەی مەسەرەکە. کاسبکارانی گومرگی هەولێر باز لەوە دەکەن هەموو ساڵێک لە وەرزی باراندا تاکو و سەوزە و میوە و پێداویستیەکانیان دەستەبەر دەکەن، تووشی چەندین گرفت و ئاستەنگی زۆر دەبنەوە بە تایبەت لە گواستنەوەی بەربوومەکانیاندا. زۆر کەسەیە کە ترومبێلەکەی دێنێ مەسەن لە لادەیەکانەوە دێ قوڕە پیساویە پێیان ناگە یعنی بیشوانە بەس لە بۆ ئەوی ترومبێلی بار هەڵگری قورس دێ ئەمەش بەر ئەو قورسیاتیە ناگرێ لە بۆی هەمووجا ئەوها تێکەچێتەوە. زستان هەگەلێک ناخۆشە مامە لەنا ئەو کوڕ ئاوەی کەوەلە بەشەیەوە شام بوو تشتیش ناکە بەشە نەخۆ پێ بشۆ نەجرجی پێ بشۆ بەرێ مەزبوری چی دەکەین بارەنێک باری ئێرە دەبتە قوڕ و چرگاک هەمووش دەچاو ئەو تشتی پیسە. گومرگی هەولێر دەکەوێتە سەر ڕێگای سەرەکی گوێڕ و لە ساڵی 2005ەوە دروست کراوە لەگەڵ ئەوەی زیاتر لە 100 شوێن و کۆگای فرۆشتنی سەوزە و میوە لە خۆ دەگرێ و بژێوی هەزاران کاسبکار و کرێکاری پێوەبەستراوە کەچی کەمی خزمەتگوزاری و خراپی ڕێگاوبانەکانی بوونەتە گرفتی ڕۆژانە بۆ کاسبکاران و کار و کەسابەتی لێ قڕوس کردوون. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.